دەسەڵاتدارانی هەرێم هەمیشە سیاسەتێکی کوردبینانەیان پیادە کردووە کە خۆی لە بەرچاوگرتنی بەرژەوەندیە حزبی و بنەماڵەیەکاندا بینیوەتەوە. ساڵانێکە خەمخۆران و دۆسۆزانی وڵات ڕێنمونی ئەم دەسەڵاتە دەکەن لە پێناو لە بەرچاوگرتنی بەرژەوەندیە نەتەوەییە باڵاکان، بەڵام بە ناوی تۆمارکردنی سەروەری بۆ خۆیان بەبێ وردبینی و زەمینەسازی دەستیاندایە سەرکێشی بە خاک و خەڵکی کوردستان و بەو هۆیەشەوە لە سەدا 51 خاچی کوردستانیان لەدەستدا. سەرۆ چێرێم لەو کاتیدا لەو تارێکیدا گەڕانەوەی ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیداری هەرێمی بۆ سەر کوردستان ڕاگەیاند کە ئەمەش دەبوایە بەپێی دەستوری کۆماری عێراق بەپێی مادە 140 ئەم کێشەیە چارەسەر بکرابەوە. سیاسەتی ئابووری سەربەخۆ واتە دەرهێنان و فرۆشتنی نەوت کە ئەمەش جارێککە وای کرد کە حکوومەت عێراقی دیسان لەمڕۆوە نیگەران کرد بۆی کە سنتێکی ئەم داهاتی نەوتە بۆ حکوومەت عێراق نەگەڕێتەوە کە ئەمەش واقعی دەوڵەت ناو دەوڵەتیدا ناو عێراق فەرز کرد. ئەو ڕیفراندۆمێک ئەنجام درا نەکاتەکەی گونجاو بوو نەزەمینەکەشی لەبار بوو واتە هەم لەس ئاستی ناوخۆ هەم لەس ئاستی ناوچەیی و ئیقلیمی و نێودەوڵەتی بە هیچ شێوەیەکی پشتیوان و پاڵپشتم ڕیفراندۆمە نەبوو. چالاکوانێک دەڵێت پارتی و یەکێتی لەبەر بەرژەوەندیە کەسی و حزبیەکانی خۆیان نەیانتوانیوە هێزێکی نیشتیمانی دروست بکەن بۆ بەرگریکردن لە خاچی کوردستان. نەیانتوانیوە پێکەوە مامەڵەیەکی دروست بکەن و حکومڕانیەکی دروستیان هەبێ و خاکی کوردستانیان لە دەستدا لەبەر بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان و لەبەر بەرژەوەندیە حیزبیەکانی خۆیان تا ئێستش نەمانتوانیوە دوای 32 ساڵ لە حکومڕانی هێزی نیشتیمانیمان هەبێ بۆ بەرگریکردن لە نیشتیمان، بەڵکو تا ئێستش هێزە ئەمنیەکان هێزی کەسین، هێزی بنەماڵەیین، هێزی شەخصین و هێزی حیزبین. 7 ساڵ تێدەپەڕێ بەسەر ڕووداوی 16 ئۆکتۆبەر تاوەکو ئێستا هیچ بەرپرسێکی باڵای ئەم وڵاتە سزا نەدراوە لەسەر فرۆشتنی خاچی هەرێمی کوردستان لە کاتێکدا بە ئاشکرا پارتی و یەکێتی یەکتر بە فرۆشتنی خاچی کوردستان تۆمەتبار دەکەن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.